بەداخەوە ئەمڕۆ ڕێژەی جیابوونەوە زۆر بووە. هەندێک جار خەریکە وای لێ دێت دەبێتە یەک بە یەک، واتە ژنێک مارە دەبڕێیەکی تەلاق دەدرێ، ژن و پیاوێ پێک دێن، ژن و پیاوێ لە یەک جیا دەبنەوە. کۆمەڵێ هۆکار هەیە، ئێمە هەندێکی کەسەرێکی باسی دەکەین و پشتیوانی خوای پەروەردگار. بۆچی ئافرەت تووشی خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت تووشی زینا دەبێت؟ بۆچی ئافرەت لە مێردەکەی خۆی داوای جیابوونەوە دەکات؟ بۆچی داوای تەلاق دەکات؟ زۆر جار بەهۆی چاولێکردنی خەڵکەوەیە. چاولێکردنی خەڵک حەز ئەکا وەکو ئەوان حڕ بێ. تەماشا دەکەی دەبینێ فڵان و فڵان و فڵان حڕە، داوای جیابوونەوە لە پیاوەکەی دەکات بۆ ئەوەی ئەویش حڕ بێ، شوو بە کەسێک بکە حڕیاتی پێ بدات. ئەمە کارەساتێکی گەورەیە، چاوکردن لە کەسانی تر، چاویان لێ بکە. مادەم فڵان کەس حڕە، منیش حەزەکەم حڕ بم، حەزەکەم پیاوێکم هەبێ هەرچی بکەم، نەڵێ بۆ وا دەکەی وەکو پیاوی فڵان کەس. واتە بە کوردیەکەی دوو لە ڕیبەڕێستان دەیەوێ پیاوێکی بێغیرەتی هەبێ. بۆیە پەنا دەبات بۆ پیاوی خراپ، بۆ ئەوەی کە پارەی دەستکەوێ، ئاڵتوونی دەستکەوێ، بۆ ئەوەی سەیارە و خانووی دەستکەوێت، تەماح دەخاتە بەری فڵان کەس وەرە بۆ لای من حڕی بۆ خۆت. چونکە ژن و پیاو هەیە دوو لە ڕیبەڕێستان لەم سەردەمەدا زۆریش هەیە. ژن و پیاو هەیە یەکتریان حڕ کردووە، پیاوەکە دەڵێ بۆ خۆت چیەکەی بیکە، منی چی دەکەم بۆ خۆم ئازاد. ئەو ژن دێنێ بۆ ماڵ، ئەو پیاو دەبا بۆ ماڵ. پەنا بەخوای گەورە. هەندێک کەسی شەیە دەیەوێت چاو لەوانە بکات. ئەمە کارەساتێکی گەورەیە. بۆیە پیاوەکە ناچاری دەکات دەڵێ لی جابەرەوە، لی جابەرەوە، من ئاوات بووەکەم بۆ خۆت حەز لە کوێ بوو، بۆ خۆت بڕۆ بە تەنیا، دەڕۆی بۆ بازار، دەڕۆی بۆ سەفەر، بۆ سیاحەت، بۆ هەر کوێ، تۆ حڕ بە بۆ خۆت. کۆمەڵێش دەخاتە بەردەمی تەماح، لە ڕاستیە بۆ ژنەکەی خۆی کە هەیەی وا ناکات. ئەمە لە ڕاستیە تەنها خەڵەتاندنێتی. دوای ئەوەش کە بیستومان و بینیمانە چەند کەسە بووە لە پیاوەکەی جیابۆتەوە، دوایی پیا ئەو کەسە لەبەر خاتری نەفەرێک جیابۆتەوە، نەفەرەکە تەلەفۆنی داخستەوە کۆتایی پیات، ئیتر جارەتر ئەم پیاوەی نەبینیوێتەوە. بە ڕقەمێک بە 4-5 کڕیوێتی ئیشەکەی خۆی کردووە، ژن و پیاوێکی لە یەک جیا کردەوە، دوایش تەلەفۆنەکە داخەو کۆتایی پێدێت.